سڵاوم کاتتان باش لەسان ڕۆژی ڕابردوو دەنگۆیەک بڵاوبوویەوە گوایە گیرا و مەلا ئیسماعیل سوسەی لە گفتوخانەدا لاقێکی بڕاوەتەوە هەوکاری بڕینەوەی لاخێش بۆ ئەشکەنجە و ئازاردانی ئەو کەسە بووە. ئیسماعیل سوسەی بە تۆمەتی ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو لەلایەن چەند مێرمنداڵێکەوە هێرش کرا سەر باڵاخانەی پارێزگای هەولێر بەوە دەستگیر کرا کە ئەو سەرپەرشتی ئەم زۆرە هێرش کردەوە و ئەو تاوانبارکە و سزادرا. بۆ زانێری زیاتر لە سەردۆخی ئێستای مەلا ئیسماعیل سوسەی من پارێزەر هەرێم ڕەفعەتم لەگەڵ کاک هەرێم ئەم کاتت باش ئەوەی باسم کرد کە لە چەند ڕۆژی ڕابردوو بازەوە دەکرد کە مەلا ئیسماعیل سوسەی لە گفتوخانە لاقی بڕاوەتەوە. ئەمە تا چەند ڕاستە و ئەیوە چۆن بەدوادە چۆنتان کرد؟ بەڵێ سڵاو بۆ بەڕێز و بۆ بینانی خۆشەویستی سەبات بە کەسی ئیسماعیل نەزمەتی ئیسماعیل کە ناسرا مامۆستا ئیسماعیل سوسەی. ئێمە وەکو پارێزەری مامۆستا ئیسماعیل لە سەرەتای ئەو کێسەوە کەەوە کارمان لەسەری کردو بەداچمان کردووە هەموو حاڵەتەکانەوە لە ڕابردوو ڕاگەیاندووە کە چۆن بۆ چۆن نەبوو تا ئێستاکە. بەڵام ئێستاکەوەی هاتە بەرباس بڕینەوەی قاچی مامۆستا لە زیندان بە بجێرەی ئەو هەواڵەی کە لە سوشیال میدیا بڵاو کراوەتەوە. من وەکو پارێزەری ئەو کیسە لەگەڵ خانەوادەکەی پەیوەندیم کردووە و قسەم لەگەڵیان کردووە بە دوادەچوونەشی وردمان کردووە لەسەری هیچ کات خانەوادەکەی بێ ئاگایی خۆیان لەو حاڵەتەدا بڕیکەوە هیچ ئاگانی نییە لەبەرەوەی ساڵێک و 4 مانگ دەبێتن هیچ حاڵەتەش بینین ڕوویداوە لە بینیان و پەیوەندی تەلەفۆنی یا ئەوانیش بەڕاستی تا ئێستا کە زۆر نیگەرانن لەوەی کەەوە هەواڵشیان لە کەسە لە مامۆستا ئیسماعیل نییە و کە لە کاتی ئێستا حاڵ و ڕۆژی چۆنە و ئەو هەواڵی کە براو کراوەتەوە تا ئێستاکە هیچ دایانەشیش ڕوونکردنەوەش نەدایە بۆ نمونەوە چاکسازی گەوران یاخود کوزایت کار و کارباری کۆمەڵایەتی کە ئایا ئەو هەواڵە ڕاستە یاخود ڕاست نییە. ئێمە دیارە ئەوان خۆیان بەکەم تەرخەم نازان لەو حاڵەتانێک کە ڕووداتن وەکو هەموو بابەتەکان کە هەرێمی کوردستان کەوا لایەنی پەیوەندیدار خۆیان بەکەم تەرخەم نازانن. ئێمە دەبی بین لەواتی ئەوان ئەو حاڵەتانە ڕوون بکەینەوە لەبەرەوەی ئەگەر ئێمە بین زۆر ورتر دەمەشە بابەتەکە بکەین ئەو بابەتە ترسێکی گەورەیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. یعنی دەبوو ئێستاکە لایەنی معنی لایەنی پەیوەندیدار بێتن لەو بابەتە ئەو ترسە ئەگەروە نییە ئەو ترسە بڕێنێتەوە کاکەش تیوابوونی نییە ئەگەر وەشە هۆکارەکەمان پێ بڵێت چکە لەبەرەوەی مامۆستا ینی لێکوان نقطەکە هەیە مامۆستا سزا دراوە چیتر لە بۆی نییە لێکۆڵنەوە لەگەڵ بکەن. پرسیاری وکەم باس لەو کرد کە دەڵێی خانەوادەکەی هیچ زانیاریان لەسەر نییە و باز لەوە دەکەی ساڵێک و 4 مانگە هیچ زۆر پەیوەندیێک نییە. هۆکاری چییە کە تۆ پارێزەری و ینی ڕێگەی نەدراوە پەیوەندی تەلەفۆنی بی و بیبینن چکە تو باز دەرێت سزا دراوە واتە حکم دراوە پێم وایە بە پێی یاساوی حکم درێ مافی هەیە کەسوکار ببینی. بەڵێ خۆی بە پێی یاسا ئەوەی تەوقیفیشە ئەوەی هێشانش چارەش دیانی کراوە مافی ئەوەی هەیەکەوە خانەوادەکەی بینی یاخود پەیوەندی بکاتن لە ڕۆژێتر ئاگادار بن. بەڵام ئێمە خۆمان دەبین لە هەرێمی کوردستان حاڵەتش کۆرۆنا هەیە بوویتە فریادرسی لەبوو هەموو حاڵەتەکانی هەر شتێکە بێتن دەرێت کۆرۆنا لەبەر ڕۆژی کۆرۆنا. بەڵام خۆ دەتوانین لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی یاخود سکایپ یاخود ڤایبەر یاخود واتسئاپ دەتوانین پەیوەندی سوڕەیی سەد سوڕە ئەنجام بدرێ. بەڵام ئەوەش کە نەبووە ئەوەش نەبوو بەڵام ڕێگری دەکرێت لە دیتنەکانیان هۆکارەکەی وەکو تا ئێستا کە دیار نییە بۆ نمونەکە تەماشای زیندانانی بادیان بکەین ئەوانیش تا ئێستاکە بینین نییە ینی ئەوانە خۆی هەمووی حاڵەتەکان دەگەڕێنەوە لە بۆ حاڵەتی کۆرۆنا. باشە حاڵەتی کۆرۆنا کە هەیە خۆ پەیوەندی تەلەفۆنی تای ئەنجام بدەین پەیوەندیش تەلەفۆنی چەند دەقەیەکیش بیتن یاخود سەوت سوڕە توانین ئەنجام بدەین. باشە بۆچی زۆر لە چاکسازی گەوران ئێمە کەیسمان زۆرە لە حاڵەتە دەبینین لەگەر خانەوادەکانیان بە پەیوەندی سەوت سوڕە قساکەن بۆچی بۆ ئەو کێسانە نابێ قسە بکەن. باس لەوە دەکرێت کە ئێستا مەلا ئیسماعیل سوسەی لە گورتوخانەی چاکسازی گەورانی هەولێر نییە لە کام گورتوخانەیە و بۆچی براوەتە ئەو شوێنە بۆچی لەوێ دەرهێنراوە؟ بەڵێ سەبارەت بۆی کە ئێستاکە ئەوەی چاکسازی لە مانجی 12 ساڵی پار کەوا چاکسازی گەوران سوتێنراوە خۆ تێکدراوە ئەو کاتە بۆ هۆیەوە سزنەکانیان گواستۆتەوە لە بۆ ئاسایشی گشتی و ئاسایشی هەولێر و لە بۆ گرتن گواستنەوەی هەولێر. بەڵام تا ئێستا ئێمە وەکو خودی خۆم نازان و خانەکەش نازانێت بزەبت لە کام سزندایە ئاسایشی هەولێرە یاخود گشتیە یاخود گرتن گواستنەوەیە ینی جێکەی دیاری نییە بەڕاستی تا ئێستاکە. دەبێت با پرسیارمە بی ئێوە وەکو پارێزەری مەلا ئیسماعیل سوسەی
بەنیازن چۆن بەدەدەچوو بکەن و کەی دەست پێ دەکەن وە چی تا پێ دەکەن. بەڵێ ئێمە وەکو خۆمان ئەمە دەی لەو ڕێگانە پەیوەندی بکەین کە ڕێگە یاساییەکان خۆی کە سزا دراوە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە و چاکسازی گەورانە ئێمە لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەدەچوون دەکەین و سەردانی چاکسازی گەوران دەکەین بەدواتچوون دەکەین ئەگەر لەوێ ئەنجامێکمان دەستکەوت ئەوە بە کۆمەڵانی خەڵکوشتان و بەڕای گشترا دەگەینی کە حاڵەتەکەی کوو بە کوون و بە ئایا ڕاست یاخود ڕاست نییە لە ئەنجامی هەموو حاڵەتەکان ئاگدار دەکەین و ئەگەریش هیچ زانێ لەشان پێ نەداین لەو بەدواتچوونەمان ئەوە هەر ئاگداری کۆمەڵانی خەڵکوشتان و ئەو خەڵکە دەکەنەوە کەوا لە کاتی بەدەوەچوونەکەمان چیمان هاتە پێشتیمان هاتە پێشێ چکە بەڕاستی کەیسێکی زۆر ئەساس و زۆر کاریگەرە لە بۆ هەرێمی کوردستان کەسێک سزا بدرێت و قاچت بدرێتەوە ئەوە ترسە گەورەیە کە بوونی هەبی لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستان خەڵک هەست بەوە نەکاتێک کە بێ ترسە بڕێنێتەوە کە ئایا ڕاستیان ڕاست نییە ئەگەر ڕاست بوو باس لە حاڵەتەکە دەکەن ئەگەر ڕاستیش نەبوو هەرچی نەبی بەدەوەچوونەکانمان دەبێتەوە هۆکارەوەی کە تەڵس ئەو ترسە لە دڵی خەڵک دەربێنی. لەگەر وڵاتانەوە گوێتان لێ بوو ئەو زانیاریانە بوون لە زاری پارێزەرەکەی مەلا ئیسماعیل سوسەیەوە گوێتان لێ بوو کە چۆن نەدۆخی و چی دەکەن و تا چەند خانەوادەکەی ئاگاداری ڕەوشی ئەون.